کاتتان باش ئەم میهرەبان ئینشاڵڵا لە سەداوەکاری دکتۆر عەبدوڕەحمان پرێزنتێشنەکە پێشکەش دەکەم کە بریتە لە لیڤەر ئەناتۆمی ئین ئیلاستۆگرافی. بریتە لە فەحسێک کە لە بۆ جەرگ دەکەین. طبعاً ئەو فەحسە تایبەت نییە بە جەرگ، بەڵام تایبەتم کردیە هەتا بتوانین باس لێ بکەین. یەکێکە لەو فەحسانەی کە ئەمە وەکو مێدیکال فیزیکس پێویستە بیزانین، ئەوە مۆزوعەکە تەواو مێدیکال فیزیکسە و ئەمەش وەکو رادیۆگرافەر پێویستە زانیاریمان لەسەر هەبێت لەبەرەوەی ئەو فەحسا کە ئەوەی زانیاری لەسەر خڕ کردەوە هەر کەسێک لە هەر پلە تەندروستیوی دەتوانێت بیکاتن، وەکو نەرس، وەکو دکتۆر، وەکو ئەماش رادیۆگرافەر دەتوانین ئەو فەحسەی بکەین. باز لە لیڤەرمان کرد، گوتمان ئینترۆداکشنێک لەسەر لیڤەر دەدەین و هەروە ستراکچەری چیا و هەروە فەنکشنەکانی چیا. پاشان پریپەرەیشنمان هەیە، ئامادەکاری پێش ئەوەی فەحسەکەی بکەین، فەحسی ئیلاستۆگرافی. دوای باس لە ئیلاستۆگرافی دەکەین و هەروەها دوو نەخۆشی لە ئیلاستۆگرافی کە دەتوانین جاری بکەین و هەروە کۆنکلوژنێک. باز لە لیڤەر بکەین. لیڤەر بریتە لە گەورەترین و قورسترین ئەندامی ناوەوە کە دەکەوتە بەشی سەرەوەی لای ڕاستی ئەبدۆمینەڵ کەیڤیتی. وەروەها سێڵەکی هەیە کە پێ دەڵێن هیپاتۆسایت، وەروەها جەرگ دەورە دراوە بە بەرگێک کە پێی دەڵێن گالیسۆنس کەپسول. سایزی لیڤەر دەگۆڕێت بە پێی ڕەگەز بە پێی تەمەن. لە بۆ ئەدەڵت وومەن کێشەکەی 1200 لە بۆ 1400 گرامە، سایزەکەیشی 7 سانتیمە. لە بۆ ئەدەڵتمان وێتێکی گوتمان 1400 لە بۆ 1500 گرامە و سایزەکەیشی 10 سانتیم و نیوە. و یەکێکە لە ئۆرگانە مهمەکان لە ناو جسم کە ناتوانین بەبێوی ئیش بکاتن. زۆر جار ئەو حاڵەتەشەیە کە دەیبینین کەسێک کە پێستیان هەتا چاویشی زەر دەبیتن، ڕەنجی دەگۆڕێ، ئەوە دەڵێن نەخۆشی زەرجی هەیە، پاشماوەکی زۆر کورت ناتوانین بەردەوام بی دەمری. دابەشبوون و ستراکچەری لیڤەر دەڵێن بەپێی ئەناتۆمیکەڵ بەپێی فەنکشنال ڕێجن دەگۆڕێتن. دابەش دەبیتن لە بۆ دوو بەش، دەڵێن لە بۆ لوب و لە بۆ سیگمنت. ڕایت لوب و لەفت لوبمان هەیە کە هەر یەک لەو لوبانە 4 سیگمنت لە خۆی دەگری، واتە 8 سیگمنتمان هەیە. بەپێی ئەو ڤیزڵانەی کە هەیتمان دابەش بۆ ئەوانەی کە لە بەشی خوارەوە لە ئەبدۆمین دێتن لە بووی ئەروە ئەوەی لە دڵۆی دێ، وەروە ئەو ڤیزڵانەی کە بخۆی لە ناوە هەیتی لەگەڵ ئەوەی کە بایڵ هەیتی گاڵبلادر بڵێن، کە هەر یەک لەو ڤیزڵانە دەستە سەنتەری هەر یەک لەو سیگمنتانە کە دابەشی دەکاتن. لە ڕێگەیوی دەتوانین ئەمە بڵێن دابەش دەبیتن لە بۆ 8 بەش و 2 لوب. تەواان ئیشکردنیمە لە بۆ ئەو فەحسەی زیاتر لەسەر ڕایت لوبە، لەبەرەوەی ئاسانتر دەستمان پێ دەگات و هیچ ئەندامەی کە ئەوەندە زەختی لێ ناکات تەئسیری نابی. لەفت لوبەکە یان بەکارنا یان زۆر کەم بەکارێکە حاڵەتەکە زەڕوربی ئەو کاتە لەفت لوب بەکاردێنین، لەبەرچێ ئەو فەحسەی کە ئەمە دەکەین هەموو بە شێوەی وەیڤە فەحسەکە تەئسیر پێ دەکاتن کاتێککە لە لەفت لوب بیتن، واتە ئەکوریسی کەم دەبیتەوە. لەبەرەوەی کە ئەمە دەزانین دڵ جوڵەی هەیە و پرێژەر دروست دەکاتن لەسەر لیڤەر، عینیشت معیدەش بە هەمان شێوە پرێژەر دروست دەکات و هەروە ئەو گازش کە لە ڕێخۆڵەی هەیە ئەویش تەئسیری لێ دەکاتن. لێ ئەمە دوور دەکەینەوە لە لەفت لوب و هەروە دەستگەشتنیشمان پێ یاندێک زەحمەت دەبیتن، لێ لوبەکەی زیاتر بەکاردێنین. فانکشنی لیڤەر باز بکەین. طبعاً ئەمە باگشتی باز لە لیڤەر دەکەین، دواتر باز لە فەحسەکە دەکەین، زیاتر فۆکەس دەکەمە سەر فەحسەکەی. دەتوانین بڵێن لیڤەر وەکو فەکتۆریەک وایە زۆر ئیش دەکاتن، بەڵام ئیشی سەرەکی لەگەڵ دایجەستیڤ سیستەمە، بەڵام پارتیسیپیت دەکاتن لە چەند سیستەمێکی کە وەکو ئیندۆکراین و وەکو سیرکولیتەری سیستەم. طبعاً ئێستا فەنکشنەکانی باز دەکەین. یەکەمیان ڕێگوڵە سێڵ لەویان دەست پێ دەکەین کە بریتە لە هیماتۆلۆجیک کلۆت، واتە کۆبوونەوە و خڕبوونەوەی خوێن، کە چی دەکاتن ڕیمۆڤی ئەو دامەژ و ئۆڵت سێڵانە دەکاتن کە لە جەرگ کۆ دەبتەوە، لەبەرەوەی یەکێک لە فەرمانەکانی لیڤەر پاکردنەوەی خینە. و هەروەها فەرمانی دووەممان هەیە لەوەی کە بڵەد کۆمپۆزیشن نووسرایە، ئەویش هەر بە هەمان شێوە بریتە لە
دروستکردنی و پاراستنی ڤۆلیومی بڵات و ڕێکیشی دێخیتن لە جسم. هۆرمۆنیکەکە سێم فانکشن ئەگەر باسی بکەین گوتمە لە ئیندۆکراین سیستەم بەشدارە. نمونە کاتێک کە T4 دەکاتە T3 هۆرمۆنی T4 دەکاتە T3 یان ستیرۆید هۆرمۆنیمان لە بۆ ڕێک دێخیتن یان ڕێگوڵێتی بڵات گلوکۆزیشمان لە بۆ دەکا ئەوانە دەستە قاڵبی ئیندۆکراین سیستەمیان. وهروەها ڤیتامینمان هەیە لەوێن دەرێ ڤیتامین ئەبزۆربشن دەبیتن لە لیڤەر. توکسینکسمان هەیە لەوێن دەرێ ئیمونیۆ سیستەممان هەیە کە فلتەری پاتۆجینەکانمان لە بۆ دەکاتن ئەوانی کە دەبنە سەبەبی نەخۆشی کە وەروەها فایتی بڵێن دژی ئینفێکشنیشە ئیلتیهابات لەوێن دەرێ ئەوانە هەموو وەکو توکسین دادەندرێت کە ئیمونیۆ سیستەم لێرانە وەکو ئیمونیۆ سیستەم بەشدار دەبی لیڤەر. وهروەها هەیتمان لە بۆ بایڵمان هەیە ئەوەی دایجەستیڤ سیستەمە دەتانین بڵێن ئەوەی سێ فانکشنەکەیت کە ئەوەی کە بایڵ و پرۆتین و کۆلسترۆل و هەروەها مێتابۆلیک پرۆسس ئەوانە تایبەتن بە دایجەستیڤ سیستەم. نمونە بەخۆی گوتمان هیپاتۆسایتمان هەیە کە سێڵی دروستکردنی بایڵە کە لە گاڵبلاندەر خڕدەبتەوە لە کاتی پێویست دەردەکرێتن لە بۆ ناو ڕیخۆڵە لەوێن دەرێت دەکا یارمەتی تواندنەوەی چەوری دەدات و هەروەها هەڵیشی دەمژیتن هەتا جسم ئیستفادەی لێ بکاتن. وهروەها ڕێگوڵێتی کاربۆهایدراتمان لە بۆ دەکاتن لیپیدمان لە بۆ دەکاتن پرۆتین ئاینیشت. وەروەها کاتێک کە ئەمە زیاد لە پێویست نیوتریێنت و شوگەر وەردەگرین لە جگەر وەکو ستاک کۆ دەکرێت و لە کاتی پێویست بەکاردێن. ئێستا دێنە سەر پریپەرێشنەکان. طبعاً ئەمە پریپەرێشن لە بۆ چ دەکەین لە بۆ ئەوەی کە ئەمە ئەو فەحسەی کە دەیکەن پێویست با ڕیپێتیڤ ناکاواتە دووبارەکردنەوەی نەکاتن لەوێ بەجارێک بە مەزبوطی وەریبگرین ئەکورەنسی زۆر بیتن. طبعاً چەند شتێک هەیە لەوانە بە بخۆی لیڤەر فەحسی زۆری هەیە مەسەلەن لە ڕێگەی خین دەتانی بیکەین لە ڕێگەی ناوزوور ئەگەر حاڵەتێکی زەرور بی یانش ئەوتە ئیلاستۆگرافیمان هەیە ئەمە بە شێوەیەکی ئام باسی دەکەین. طبعاً فاستینگمان هەیە یەکەم شت فاستینگ لە 4 لە بۆ 6 ئاوەرمان دەبیتن وەروەها دوورکەوتنەوە لە کافاین و کحول و هەروەها مێدیکەیشن ئەوانە تەئسیریان ئەمە هەر زانیتمان کە عادەتەن لە بۆ فەحسی خین دەبی دوورکەوینەوە لەوانە بەڵام لەو فەحسەی لەبەر ئەوەی کە بڵێن شەپۆڵە وەیڤە تەئسیری لێ دەکاتن بەچە کاتێک کە ئەمە خواردن دەخۆن وا دەکات جوڵەی گەدە دروستبی کە ئەو گوتمان پرێژەری دەکاتە سەری یانیش کافاین و ئەلکۆهۆل وا دەکاتن جەرێک پێکاتێکی بگۆڕێتن نمونە بتە ستیفنس کە ئەمە ئیشکردنەکەمان لەسەر ویە دوو بکەینەوە لەوەی کە جەرگ ستیفنسی هەبین و هەروەها مێدیکیشن هەندێک دەرمانیش تەئسیری لێ دەکاتن لێە ئەمە فاستینگی کە پێویستە طبعاً حاڵەتیش دەگۆڕێ جاروایەت و ناتوانانی پریپەرێشنی بکەی لە بۆی لەبەرەوەی کە حاڵەتەکی نمونە دائەمبی کەسەکە لە ناکاو دێتن لێ یەکسەر دەست بە پرۆسەسەکەی دەکەین بەڵام ئەمە بە شێوەیەکی ئەم باز دەکەین هیستۆری پێشەنتەکەی وەردەگرین نمونە کەسەکە پێشتر تووشی حاڵەتەکی وا بووە یان هیچ خواردنەوە دەرمانێکی وەرگرتەوەی کردبی نمونە لە حاڵەتی ئینفێکشن یانش لە عایلی جەنەتیک کە هەیەیان بیتن دواتر دێنە سەر ئیکویپمنت پریپەرێشنمان هەیە لەوەی چەند هەنگاوەکی لە خۆی دەگریتن ئەویش کالیبرێشنی جیهازەکەی دەگریتن و هەروەها ئەو پرۆبە واتە ئەو ڕسمەکەدامنە ئەو جیهازە جوڵاوەی کە لەسەر جسمی کەسەکەی دەیجوڵێنین ئەویان تایپی هەیە بەپێی زۆری ئەو جیهازەی کە بەکاردێنین دەیگۆڕێ و هەروەها جێڵیش بەکاردێنین لێرانە و هەروەها گرتنی پرۆبەکەش تەئسیری هەیە کە دەبیتن بە شێوەیەکی پەرپەندیکولەر بیتن لە بۆ جسم نابی گۆشەی دروست بکاتن طبعاً لە کاتی کە ئیلاستۆگرافی دەکەین نەخۆشەکە پێویستە سوپاین بیتن و هەروەها دەستیشی بەرز بکاتەوە لە بۆ سەرسەری یانش ئەگە هاتوو لەفت لاتراڵش دەتانین داینن ئەنی شت دەبی دەستی بەرز بکاتەوە لە بۆ سەرسەری دواتر دەست دەکەین بە فەحسەکەی ئیلاستۆگرافی چیە پێشەچی باسی لێ دەکەین بریتە لە ڕێگاچی فەحس کە سەلامەتە بەبێ برینە بەبێ ئازارە دەتێرمانی چمان لە بۆ دەکات ستیفنس یان ئیلاستیسیتی ستیفنس بریتە لە ڕقبوون
وهروە ئیلاستیستیش بریتە لە لاستیک. طبعا ئەمە دەزانین زەرگ مێلە وەکو لاستیک هەیە کاتێک کە ئەگەر تووشی نەخۆشیێک ببیتن دەبتە ستیفنس واتە ڕق دەبیتن. دەتوانین بڵێن یەکێکە لە گوای تێراپیەکانیش پێشتر بەهۆی چیکرایە پێشتر لە ڕێگەی دەستلێدان بۆ پێش ئەوەی ئەو تەکنیکانە بێتن لە ڕێگەی دەستلێدانەوە فەحس لە بۆ جەرگەکەی کرایە بەڵام ئێستا ئیلاستۆگرافی هەیە. باشترین ڕێگایە تا بتوانین فەحسی بکەین. بنچینی ئیشکردنەکەی وەکو هەر جیهازێکی دیکەی طبی بریتە لە فیزیا. لەسەر چ بنەمایەکی فیزیا یۆنگز مۆدڵس یان ئیلاستیک مۆدڵسمان هەیە کە بریتە لە سترێس لەسەر سترین. یۆنگز مۆدڵس چمان پیشان دەداتن دەرێن کە چەند زەحمەتە ئەمە بڵێن دیفۆرمێشنی لە ماتریالێک بکەین بەهۆی زەخت لێکردن یان ڕاکێشە. بنچینەی ئیشکردنەکەی بڵێن یاسایەکی دیکەشە کە شیر مۆدڵسی پێ دەڵێن کە سترێس لەسەر بڵێن شیر سترێس لەسەر شیر سترێنە. فەرقی چێ لەگەڵ یۆنگز مۆدڵسەکەی ئەوە بریتێ لە ڕێزستی ئەو تیشووە لە بۆ ئەوەی کە ئەمە کۆمپرێشنی بکەین مەسەڵەن لە کاتی فەحسکردنەکەی نمونە. تەمان یاسایەکەی بریتێ لە بۆ یۆنگز مۆدڵس ئی یەکسانە بە سێ ڕۆ ڤی سکوێر. یەکە چێ ئیلاستیسیتیەکەیە ڕۆ بریتێ لە لیڤەر تیشو دێنسیتی واتە دێنسیتی لیڤەر وەروە ڤیەکە چێ ڤیلۆسیتی شیروەیڤەکە. ئەمە دواتر باز دەکەین شیروەیڤەکە کە لە تایپەکانیشی بەڵام ئەمە بنچینەی ئیشکردنەکەی لە بۆ بەرچاوڕوونیە کە لێرە دامنایە بەپێی ئەو یاسایە. وەروە لە هەندێک حاڵەت ئەمە چکە کوانتیتیتیڤ و کوالیتیتیڤیشمان هەیە. لە حاڵەتی کوانتیتیتیڤەکە ئەمە ئەو یاسایانە بەکاردێنین. وهروەها لە بۆ شیر مۆدڵسەکە دەکاتە ڕۆ ڤی سکوێر. طبعا یۆنگ مۆدڵس سێ ئەوەندەی شیر مۆدڵسە. طبعا دابەشبوونی ئیلاستۆگرافیش بەپێی ڤایبرێشنەکەی کە ئەمە بەکاردێن نمونە ستاتیکا داینەمیکە یان شیر وەیڤە دەگۆڕێن. بە شێوەیەکی عام دابەش دەبێت لە بۆ دوو تایپ ئەڵتراساوندمان هەیە لەگەڵ مەگنەتیک ڕێزۆنانسمان هەیە. یەکەمیان باز بکەین مەگنەتیک ڕێزۆنانس یەکێکە لە تەکنیکەکانی ئیلاستۆگرافی کە بەکاری دێنین کە لاو فریکوێنسیشە لە 30 لە بۆ 500 هێرتزە. وەروها هەستیش پێ ناکەین زۆر لە کاتی بەکارهێنان یان ئەوتە زۆر کەم هەستی پێ دەکەین کە ڕسمێکمان پێ دەدات پێ دەڵێن ئیلاستۆگرام. طبعا باشترین ڕێگا لە بۆ ئیلاستۆگرافی بریتە لەو تایپەیان مەگنەتیک ڕێزۆنانسەکەیان کە طبعا ئەوما لە بۆ دیاری دەکات کە ئەو نەخۆشە نووسم severity of LD واتە توندی لیڤەر دیزیسەکان لە چ حاڵەتێکدایە. وەروها گوایدی تریتمنتەکەشمان لە بۆ دەکات کە بە چ حاڵەتێک دەتان تریتمنتی لە بۆ بکەین. وەروها دێترمینێشی سایزەکەشمان لە بۆ دەکات واتە ئەگەر تیومەرێک یان ئەبنۆرماڵیتیەکمان هەبی سایزەکەی چەندەواتە لە هەمووی باشتر ئەوەیانە بەڵام ئەکید کۆستەکەی زۆرە ناتوانین بە ئاسانی بەدەستی بینین. تەکنیکەکەی کوا شتێکی خڕ لەسەر لیڤەر دادەنین کە ڤایبرێشن دەنێری لە بۆ پەڵسی دەنێری لە بۆ ناو لیڤەر وهروها وەریشی دەگریتەوە سکان دەکات لە کۆمپیوتەر لە بۆمان دەردەچێتن. طبعا تەکنیکەکە لە 10 دقیقە زیاتر نییە کەمترینیشان 1 دقیقەیە کە دەتوانین وەریبگرین بەپێی نەخۆشەکە دەگۆڕێ ئەگەر هاتوو ستێجەکانی کەم بین کاتەکەشی کەم دەبن. طبعا لە نۆرماڵمان هەیە کاتە کەسەکە نۆرمال بیتن دەبیتن ستیفنسەکەی کە گوتمان واتە ڕقبوونیان دەتان ئیلاستیستیەکەی ئەگەر هاتوو لە 2.5 کیلۆ پاسکال یان کەمتر بوو ئەو بیان کەمتر بوو ئەمە دەتان بڵێن ئەو کەسە نۆرماڵە نەخۆش نییە. ئەو ئیلاستۆگرامی کە دەمانداتێ تەمشا دەکەین بە ڕەنگە کەڵەر کۆدا شینەکە بریتیا لە ئەو شوێنی کە تەندروستە. ستێجی دیکەمان هەیە کاتێک کە دەستپێکی ئینفلەمێشن بیتن یان تازە دەستپێکی نەخۆشیەکەی بیتن ئەو کاتێکە لە 2.5 لە بۆ 2.9 کیلۆ پاسکال بیتن تەمشا دەکەین هەندێک ڕەنجی دیکەی تێکەڵەوی بەتەنێ شین نییە. ستێجی 1 لە بۆ 2مان هەیە کاتێککە لە 2.9 لە بۆ 3.5 کیلۆ پاسکال بیتن تەمشا دەکەین ڕەنجی کەسکمان لەو دەرچووە. ڕەنجی کەسکواتە حاڵەتە ئەوەلەکانی نەخۆشی.
دواتر ستيجی 2 لە بۆ 3مان هەیە کە 3.5 لە بۆ 4.6 کیلو پاسکاڵە ڕەنجی زەردیش هاتە ناوێ ئەو جارە ئەوە ستیجی دیکەیە بەو نوعی ئەمە دەتوانین ستیجەکان دیاری بکەین ستیجی 3 لە بۆ 4 کە دەتوانین بڵێن ئەوە کیرهۆستەیەک لە نەخۆشیەکان دوایە باز دەکەم کە لە 4 لە بۆ 5 کیلو پاسکاڵە ئەو کیلو پاسکاڵە گوتمانی یونتی ئەو ستیفنەسەی کە ئەمە دەری دێنین لە ستیجی چارم کە یان بە کانسەر دەتوانین دەستنیشانی بکەین کە لە 5 کیلو پاسکال زیاتر بەرزتر بیتن بەو نوعی دەبینین ڕەنجی سۆر ئەوە ئاخیر مەرحەلەکانی بڵێن نەخۆشیەکەیە کە بە ڕەنجی سۆر دیاری دەکات لە بۆمان دەینە سەر نەوعی دیکە لە تایپی ئیلاستۆگرافی کە ئەڵتراساوندە دابەش دەبی لە بۆ چەند لقەک چەند تایپەچی دیکە کە سترین ئیلاستۆگرافی لەگەڵ شیروێڤ ئیلاستۆگرافی دەگیرتەوە سترین ئیلاستۆگرافیەکەش دەبتە دوونەوە ستاتیک ئۆر کوازای ستاتیک سترین ئیمێجینگمان هەیە لەگەڵ ئەکۆستیک ڕادیێشن فۆرس ئەمپەڵسمان هەیە کە ئەویشیان ئیمێجینگە شیروێڤەکە شیروێڤ سپید مێژەرمنتمان هەیە کە ئەویان دەتوانین بڵێن هەم کوانتیتیڤە هەم کوالیتیتیڤە واروها شیروێڤ سپید ئیمێجینگمان هەیە ئەویان تەنها بە شێوەی ئیمێج دەمانداتێ کە پێی دەڵێن 2 dimension شیروێڤ ئیلاستۆگرافی واروها لە شیروێڤ سپید مێژەرمنتەکەش دەبتە پوینت شیروێڤ لەگەڵ ترانسنت ئیلاستۆگرافی یەکەمیان باز بکەین سترین ئیلاستۆگرافی طبعا ئەویان لە ڕێگەی پرۆبەوە دەکرێت واتە گوتمان ئەو جیهازە دەستکردی کە لەسەر جسم بەکاردێنین دوو قۆناغ لە خۆی دەگریتن یەکەم قۆناغ کاتێک کە پرۆبەکەی دادنێن هەندێک لە فۆرس دەنێری واتە پەڵس دەنێری لە بۆ جسم کە هەندێک داتای وەردەگری لە جیهازەکەی خەزم دەکەین ئەویان پێی دەڵێن پری کۆمپرێشن دواتر هەندێک زەخت لە ئەو جێی دەکەین بەڵام ناوی ئەزێتی نەخۆشەکەش بدەین هەتا چمان لە بۆ بکاتن ئەو ستیفنێسەریە ئەو ئەبنۆرماڵیتەی کە هەیتمان لە بۆمان بە جوانتر تەمان ئەمە کاتێک کە زەخت لە سەر شتە چرەق بکەین هەز دەکەین وەکو بڵێن ڕێزستانسە چی دەبی لە بۆمان تەمشا دەکەینی لەوەی دەتوانین زیاتر دەقیق بین ئەوە چ دەکاتن ئەوەش هەندێک داتای وەردەگرین جیهازەکە دێ جیاوازی لە نێوان ئەو دوای وەردەگریتن داتامان دەداتێ بە کیلو پاسکال دەتوانین دیاری بکەین ئێستا ئەلێرانە بە ڕسمەچی دیکەشمان هەیە بڵێن ئیلاستۆگرام پرۆسسەکەی کە تێیدا لە نێوان دیبز و لە نێوان شیفتەکەی حاڵەتی یەکەم پریکۆمپرژنەکەیە دەبینین کەمەک ناڕێچێک هەیە بەڵام ئێستا کەش باز لە تایپی دووەم دەکەین کە ئەوش بریتە لە شیروێڤ ئیلاستۆگرافی طبعا ئەلێرانە چەند بەشێکمان هەیە چەند نەوعێکمان هەیە لە شیروێڤ بەڵام بنچینە سەرەکی ئیشکردنەکەی ئەوەی کە ئەمە ئەو فۆرسی دەنێرین بە شێوەی پێرپندیکولەر فۆرسە چکە دروست دەبیتنە بۆمان کە لەوێن دەرێ بە پێی خێرایی ئەو پەڵسەی کە ئەمە دەینێرین دەتوانین ئەمە هەم کوالیتیتیڤ هەم کوانتیتیتیڤ ئەو نەخۆشی و ئەبنۆرماڵیتی دیاریکەین ئێستا لەو ڕسمەی خوارێکی هەیتمان ئەو لایەکە هەیتمان دەبینین شەپۆڵەکە بە شێوەیەکی هێواشتر بڵاو دەبتەوە بەڵام ئەو لایەکە ئەبنۆرماڵە بە شێوەیەکی ڕەپیدلی بڵاو دەبتەوە لێرانە دەڵێن کاتێک کە شیروێڤ کە دەیجوڵێنین ئەگەر هاتوو بە شێوەیەکی سریع بوو ئەوە دەڵێن ئەبنۆرماڵیتێک لەوەیە چونکە عادەتەن وێڤ لە ناوەندێک کە ڕەقبی سریعتر بڵاو دەبتەوە لەوەی کە نەرم بیت لەو ناوەندەی کە نەرمە هێواشتر دەجوڵێتن لێرانە تایپەکانم دانایەن سترین ئیلاستۆگرافیەکە ئەویان یەکەم کە باسمان کرد لێرانە لە شیروێڤ ئیلاستۆگرافیەکە ترانسنت تایپەکەی تەمشا دەکەین بە شەپۆڵێک دەنێریتن و وەری دەگریتەوە لەوێن دەرێ کە لە ڕێگەی پرۆپ ئینشاڵڵا لە سلایدی پاشوێ باز دەکەم دووەمیان هەیتمان پوینت شیروێڤمان هەیە ئەوەیان لە ڕێگەی پوینتە واتە ئەو وەیڤەی کە دەنێرین تەنها بە یەک سێت لە بۆ بڵاو دەبتەوە یعنی فۆکەسە فۆکەس دەکاتن بڵاو دەبتەوە لە بۆمان دەگەڕێنەوە ڕسمەکەی دەمانداتێ و 2 dimension شیروێڤمان هەیە ئەلێرانە چ دەکات سێتێک لە ڤایبرێشن بڵاو دەبتەوە کە ئەوەش بە پێرپێندیکولەرە ئەلێرانە زۆر بە جوانتر دیار دەکاتن طبعا گوتمان ئەمە بەپێی براندەکە ینی بڵێن تایپی زۆرە بەڵام براندیشی زۆرە ئێستا ئەلێرانە دوو ڕسمەی خوارێکە دامنە هیلای ڕاست بە براندەکەی پێ دەڵێن تۆشیبە
لێرانە وەیڤەکانمان پیشان دەداتن وەروەها کورد دەکەین بۆکسەکمان دەداتە 1.5 سانتیم لە بۆ 2 سانتیم لە خوارەوەی کەپسولی زەرجی دادنین وەروەها ئەو بازنانەی شتێدای دێجوڵێنی دەتانین لە خوارێ ژمارانەمان دەداتی دەتانین بخێنینەوە لە لایتەب ئەویان پێ دەڵێن پۆینتشی وەیڤەکەشە وەروەها براندەکەشی فەرقە ئەویان لە ڕێگەی بۆکسەک تەنها ئەو دیانەی کە دەمانێت دیاری دەکەین طبعا لە بۆ ترانسنتەکەشی پرۆبی بەکاردێنی سێ تایپی پرۆبمان هەیە سمۆڵ و میدیەم و ئێکسلارجمان ینی سایزەکان فەرق دەکە بە پێی تەمەن و قەڵەوی و زەعیفی کەسەکێ تەماشا دەکەین لە سکین لە بۆ ئەو کەپسولە تەماشا دەکەین فەرقی دەبیتن لێ هەڵی دەبژێنین بڵێن بە پێی مۆرفۆلۆجیەکەی تەماشا دەکەین ئەلێرانە فریکوێنسەکانی فەرقی ئەو پرۆبانە وەروای دێپسەکەشی فەرقی هەیە کە دایدەنین ئەوەیان کو دەبیتن ستایلێندەر ڤۆلیومەکمان دەداتێت کە 3 یان 4 سانتیمەتر سکوێر سانتیمەتر سێدای پێ دەڵێن دایدەنێ ڤۆلیومەکمان دەداتێت کە وا دەکاتن مینیمایزی ئەو سامپلینگ ئیرۆرانەمان لە بۆ بکاتن وەروە دقیقتر بێت و ڕپێتیتیڤی زۆر نەبێتن طبعا لو ترانسنت تایپاش کە مۆست کۆمۆنە لە هەمویان زیاتر بەکاردێتن کە لە هەر سێکندێکدا ڕسممان دەداتێت دەمێژەرمەنتمان لە بۆ دەکاتن وەروە میکانیکال پەڵسیشە و فریکوێنسەکەشی 50 هێرتزە لێرانە باس لە دوو نەخۆشەکێ دەکەین کە هەیتمان طبعا بەخۆی دەتانین بڵین لیڤەر 6 ستێجی هەیە هێڵتیمان هەیە ئینفلەمێشنمان هەیە فاتمان هەیە کاتێک کە فات خڕدەبتەوە دوای دەبتە فایبرۆسس وەروە کیرۆسس و دواتر کانسەرشمانێ ئەوانە هەموو حاڵەتی جەرگن طبعا ئینفلەمێشن جاروێ بۆز بەهۆی دەرمان و شتێوە دەبێت دوای باش دەبێتن بەڵام ئەگەر چانەکرێت دەبتەوە هۆی نەخۆشی دی یانی شفاتمان هەیە کە بەهۆی سوکەری و بەهۆی قەڵەوی دەبێتن دروست دەبێتن لەسەر جەرجن ستێجی پاشوی دەبتە فایبرۆسس فایبرۆسس ئەبنۆرماڵەتیەکە کە دروست دەبی لە جسمان عادەتەن بەهۆی ئەو حاڵەتە دروست دەبی کە جەرگخانە دروست دەکاتن دەبتە هۆی ئەبنۆرماڵەتیەک لەوێندەرە یان ئەگەر هاتوو ئینفلەمێشنەکە چانەکرێت لەوێندەر دەبتە ئەبنۆرماڵەتی طبعا سیمپتۆمش نییە واتە نیشانەی نییە دواتر دەبتە هۆی ئەگەر هاتوو چارەسەر نەکرێت دەبتە کیرۆسس کیرۆسس ئەوشان بڵین لۆنگ تێرمە دامەجێکی لۆنگ تێرمەواتە بەهۆی چارەسەر نەکردنی بە تەنەخۆشێکی درێژخایەن بەهۆی چڕۆ دەدا زیاتر بەهۆی خواردنەوەی ئەلکحۆلیەکان و ئەو ڤایرۆسانەی کە لە جگەر هەیە بیوسی و فاتی بڵێ ئەو ڤایرۆسانەی کە تووشی جەرگ دەبێ ئەفۆن وەروەها ئەو فاتی لیڤەرانەی کە هەیە گوتمان بەهۆی دایابێتیک و ئۆبستی دەبیتن سیمتۆمەکانی تیا دڵتێک هەڵچوونە زەعیف بوونە دایمان بێتاقەتە وەروەها هەندێک ڤێنی سپایدر جەڵداڵەکەی لەسەر جسم دروست دەبیتن وەروەها پێستەکە زوو بریندار دەبی ناسک دەبیتن وەروەها ڕەنجیشی دەگۆڕێ هەم ڕەنجی پێست هەم ڕەنجی چاو کە ئەو حاڵەتەمان زۆر دیتە کە ئەو ڕەنگ چاو و تێکچوونە پێی دەڵێن جاوندایس لێرانە ڕسمیمدانایە ئەو حاڵەتانە کە لە ڕێگەی ئێلاستۆگرافی دیاری کرایە و بە شێوە تەبعیەکەشی کووە طبعا ستێجمان هەیە ئەوەش هەروەچی ئەو حاڵەتێک کە لە مەگنەتیک ڕۆزۆنانسمان باس کرد ستێجی یەکی هێڵتیە ستێجی ئەفو ستێجی سفر هێڵتیەکەیە ستێجی یەک کاتێککە دەستپێچیان ئینفلەمێشنە وەروە دەتان بڵێن لێرانە فایبرۆسس لە ستێجی دووەم دەست پێ دەکات ستێجی سێمیش تێکچوونی لیڤەرە زۆر بە قورسی بەڵام هێشتان حاڵەتی پێش کیرۆسە دوای ستێجی چارەم کیرۆس ئەگەر هاتوو بڵێن ئەوانە نەبوو حاڵەتە چتکە بوو ئەوە پێی دەڵێن کانسەر کە ستیفنێسەکەی زۆر زۆر دەبیتن لێرانە دەتانین بڵێن لیڤەر یەکەکە لە گرنگترین ئەندامەکان کە دەتانین فەحسی بکەین بە سەلامەتی و بە بێبرین لە ڕێگەی ئێلاستۆگرافی وەروە دیاریکردنی تایپی ئێلاستۆگرافی گوتمان بە پێی براندەکان دەگۆڕێ بەڵام ئەمە بەپێی حاڵەت بەپێی تەمەن بەپێی نەخۆشی کەسەکە دەستنیشانی جیهازەکان دەکەین کامی بەکاربێنین وەروە لە حاڵەتێک بڵێن کەسێک کە نەخۆشی هەیە بەردەوام فەحسی دەکات وا باشترە چ براندێک ئێلاستۆگرافیەکمان لە بۆ بەکارینە هەمانی لە بۆ بەکاربێنینەوە هەتاوەکو ئەکورێسی زیاتر بیتن بتانین فەرقی پێ بکەین جیاوازی لە نێوان ستێجەکانی پێشتر ئەو حاڵەتەی کە ئێستا گەشتیتر لەوانەشە ئێستا بووبیتە پرسەر کە بڵێن ئایا دەتانی لە ڕێگەی ئێلاستۆگرافی ئەمە کانسەر دیاری بکەین بەڵێ تا حاڵەتێک دەتانین بڵێن
لەبەرەوەی کە لە حاڵەتی کانسەر زۆر دێنز دەبیتن وەروە زۆر چڕ بڵێن ڕق دەبی ستیفنەسی زیاد دەبی وەروە ماتریکس و ڤێنیشی لە بۆ دروست دەبی بەڵام یەکلاکەرەوە نییە وەروە ئیلاستۆگرافی جیهازەک نییە بڵێن فەحسەک نییە دروستکرابی لە بۆ ئەوەی کە دەستنیشانی کانسەرمان لە بۆ بکاتن. باشترین خۆپارێزیش ئەوەیە کە دوورکەینەوە لە فاست فود و باد فود لایفستایلێکی باش بکەین و دوورکەوتنەوە لە ئەلکۆهۆل و جگەرەش واروها باشترین ڕێگەش کە بتوانین ئەگەر هاتوین هەم نەخۆشی هەم پێش نەخۆشی بەکاربینین بریتێ لە فاستینگ واتە بەڕۆژی بوون کە نەخۆشەکەمان زۆر لە بۆ ئاسان دەکات کە چارەسەری بکەین. ئەوەش ڕفرێنسەکانە تەوان سێ ڕفرێنسی یەکەم سێ ڤیدیۆمدانەیە کە بەکارهێنانی هەر سێ تایپەکەی کە باسم کردیا تێدا دەتوانین ڤیدیۆەکان بەکاربین ئەوانیش ئەو ڕفرێنسانەی کە بەکارم هێنن. هیوادارم سوتەن.